سڵاوتان لەبێ بینەران و بیسەرانی کوردستان 24 بەیانێکی پڕخێر و بەرەکەت دەست پێ بکەن، بەیانێکی خۆش و ڕۆژێکی باش. بۆ هیوام کە تەواوی ڕۆژەکەتان بە خۆشی و بە تەندروستی باشیش بەڕێ بکەن. بێگومان تەندروستی لە هەموو شتێک گرنگترە تا ئاگامان لە خۆمان بێ بتوانین ژیانێکی باشتر و تەندروستانە بەڕێوەکەین. سەرەتای پرۆگرامەکە بە چەند تەوەرێکی گرنگ یاخود بە چەند بابەتێکی گرنگ دەست پێ دەکەم و دواتر گفتوگوی لەسەر دەکەین. تەوەری سەرەکی ئەمڕۆیی پرۆگرامی بەیانی 24 تایبەتە بە پەیوەندی نێوان قەڵەوی و نەخۆشیەکانی شەکرە و پزیشکێکی پسپۆڕیش میوانی پرۆگرامەکەمانە بێت و باسی مەترسیەکانی قەڵەوی بۆ سەر تەندروستی مرۆڤەکە. هەواڵی دیکە یاخود بڵین بابەتی دیکەشمان هەیە، ئەویش بە ئامانجی هاندانی ئافرەتان بۆ خوێندنەوە گروپی لەیلا قاسم هەفتانە خوێندنەوە لەسەر کتێب و بەرهەمی نووسەرێک دەکات و هاوکاریە و خانمانەش دەکات کە خولیای خوێندنەوەیان هەیە بەڵام ناتوانن کتێب بکڕن. بابەتێکی دیکەش وڵاتانی بەشدار لە لووتکەی گۆڕانی کەشوهەوای گلاسکۆ ڕێکەوتن لەسەر کەمکردنەوەی ڕێژەی سەدا 30 دەردانی گازی میسان تا ساڵی 2030 و هەروەها بەڵێنیاندا تا ئەو کاتە کۆتایی بە شێواندنی دارستانەکان بهێنن. چۆن تەندروستی ئێمە گرنگە، ئاواژ پاراستنی ژینگە بێگومان گرنگی زیاتری هەیە، چونکە ئەگەر ژینگەیەکی باشمان نەبێ هەرگیز تەندروستی و یاخود خاوەنی جەستەیەکی تەندروست نابین. وە دەستەی ژینگەی هەرێمی کوردستان لە ڕێگەی ئەنجومەنی ژینگەی هەرێمی کوردستانەوە هەوڵەدات ڕێژەی سەوزایی لە هەرێمی کوردستان زیاتر بکرێت و لە ڕێگەی ئەو پرۆژە و بەرهەمێنانەی کە لەمە دووە دەچنە بواری جێبەجێکردنەوە. هەر بۆیە سەرۆکی دەستەی ژینگەڵێت لە چوارچەوەی پرۆژەی سەوزدا پێویستە سەرجەم ئەو فەرمانگانەی لە چوارچەوەی پرۆژەکەدایە کار بۆ ئەم بابەتە بکەن و دەستەی و بەرهێنانیش مۆڵەت بە هیچ پرۆژەیەک نادات ئەگەر ڕەزامەندی دەستەی ژینگەی لەسەر نەبێت. بزانین دەستەی ژینگە ئەیانەوێت چی بکەن و پرۆژەکەیان چۆنە. لەمە دووە پرۆژەکانی وەبەرهێنان کاتێک مۆڵەتیان پێدەدرێت کە هەموو مەرجە ژینگەیەکانیان تێدا بێت. هەردوو دەستی وەبەرهێنان و ژینگە پرۆژەیەکی هاوبەشیان هەیە بۆ چاودێریکردنی سەرجەم و پرۆژانەی کە پێویستە گرنگی بە سەوزایی بدەن لە چوارچێوەی پرۆژەی سەوز. سەرۆکی دەستی وەبەرهێنان دەڵێت لە ڕێگەی چەند لیژنەیەکەوە چاودێری سەرجەمە و پرۆژانە دەکرێت کە مۆڵەتیان پێدەدرێت بۆ ئەوەی مەرجە ژینگەیەکان جێبەجێ بکەن. هەموو پرۆژەیەک پێویستە لە 25 سەوز بێ، ینی سەوز بێ. پرۆژە هەیە ئەوانەی کە نزیکی گرینبێلد و ئەوانە بوو شارەکان پێویستە سەوزایەکە لە سەروی 70% بێ، ئەوانە هەمووی جێبەجێ کراوە. هەندێک پرۆژە هەبووە لە ماوەی ڕابردوو بەهۆی دواکەوتن و جێبەجێ نەکردن و ئەوانە دەستکاری سەوزایی کراوە. بڕیار درا کە ئەمانەی کە دەستکاری کراوە لە شوێنی تر بە قەبارەی زیاتر ناوچەیەکی تر سەوز بکەن و یعنی وەکو با بڵێن تەعویزێک بۆ ئەم تێکدانی سەوزایی است لە شوێنێکی تر سەوزایی دروست بکرێتەوە. سەرۆکی دەستەی ژینگەی هەرێمی کوردستان ئاشکرای دەکات ئەنجومەنێکی تایبەت لە هەرێمی کوردستان هەیە کە چاودێری پرۆژەکان و ڕێژەی سەوزایی دەکات. لە ڕێگەی ئەم ئەنجومەنە ژینگەییەوە لەگەڵ سەرجەم فەرمانگەکان گفتوگۆ دەکرێت کە هەوڵی سەرەکییان بۆ ئەوە بێت ڕێژەی گازەکان کەم بکرێتەوە و پەرا بە ڕێژەی سەوزایی بدرێت. یاسای ژمارە 8 ساڵی 2008 ژینگە لەگەڵ یاسای ژمارە 4 ساڵی 2006 وەبەرهێنان کەواتە وەبەرهێنان کاتێ یاساکەی دەرچوو هێشتا ژینگە یاسای نەبووە. 2 ساڵ وەبەرهێنان لە پێشتر بووە کەواتە لێرۆ پێویستیمان بەوەی هەردوو لامان ئێمە بە یارمەتی ڕێکخراوی جیایزێتی ئەڵمانی لە هەوڵی دۆزینەوەی بۆشاین لە یاساکانی خۆمان وەکو یاسای ژینگە ئەوانیش لە هەوڵی ئەوەن کە یاساکەی خۆیان هەموارکەنەوە بە هەموارکردنی یاسای وەبەرهێنان لەگەڵ یاسای ژینگە ئەبێتەوەی کە لەم سەردەمەدا و بەپێی گۆڕانکاریەکانی سەردەم هەردوو لامان یاساکانمان سەردەمی بکەین.
پرۆژەکەی دەستەی ژینگە و دەستەی وەبەرهێنان لەمە و دوا بە شێوەی قۆناغ لە پرۆژەکان نیشتەجێبوون دەست پێ دەکات کە دەبێت لە 30 سەوزایی بێت ئەو پرۆژانەشی بۆ دانیشتوانە دەبێت لە 70 سەوزایی بێت ئەو پرۆژانەشی پێشێلی ڕوبەری سەوزاییان کردووە لە شوێنی دیکە و بە قەبارەی زیاتر دەبێت قەرەبووی بکەنەوە. ڕێناس سەعالی کوردستان 24 هەولێر. بابەتێکی دیکەمان گرنگیدانە بە لانی خوێندنەوە بە تایبەتیش خوێندنەوە بۆ ئافرەتان. ئێستا ژیکێتی ئافرەتانی کوردستان بە ئامانجیەوەی کە ئافرەتان هاان بدات بۆ خوێندنەوە گروپێکیان بە ناوی لەیلا قاسم پێکێنەوە کە هەفتانە گروپەکە خوێندنەوە لەسەر کتێب بوو بەرهەمی نووسەرێکەکەن بە گروپ و بە کۆمەڵباسی و کتێباکەن. ئەمە جگەلەوەی گروپەکە هاوکاری ئەو خانمانەشەکە کە خولیای خوێندنەوەیان هەیە بەڵام باری داراییان باش نییە و توانای کڕینی کتێبێکیان نییە خود داوانێ زۆرجار کتێبێک هەبێ خوازیاری بنبی خوێنەوە بەڵام گران بێن نەتوانن بەیەکەوە کاری ئەم خانمانە و گروپەکەش ببینین. ئەوەی ئەم خانمانەی لەناو ئەم کتێبخانەیە کۆ کردوێتەوە خولیا و ئارەزویانە بۆ خوێندنەوەی کتێب کە وەکو گەنجینەیەک دەیبینن بۆ ڕوونکردنەوەی ڕوئیایان بۆ هەنگاوەکانی ژیانیان. ئەم گروپە لەلایەن یەکێتی ئافرەتانی کوردستان دروستکراوە تاوەکو کتێب ئاشنا بکات بە زۆرینەی ئافرەتان لە هەر شوێنێکی کوردستان بێت. ئێمە لە مانگی پێنجەوە هەڵساین بە دروستکردنی ئەم گروپە چکە هەستمانە کرد بە ئەم ئافرەتانی کورد لە خوێندنەوە دوور کەوتبوونەوە یان هەنێکیان بە هیچ جۆرە گرنگیان بە خوێندنەوە نەئەیان لەبەرەوە بگرنگ بانزانی گروپێکی لەم شێوەیە دروستکەین کە چەند ئافرەتێکین هەفتانە لە یەکێک لە ناوەندە ڕۆشنبیرەکان کۆوە بینەوە. لێرە هیچ کەسێک سەرۆکی گروپ نییە و هیچ کەسێک لیدەری گروپ نییە بەڵام هەفتانە کەسێک کتێبێک بە اختیاری خۆی هەڵەبژێرێت و خوێندنەوەی بۆ ئەکات و بۆمان باسەکات و ئێمەش ڕاو بۆچوونی خۆمان دەرەبڕێن و پرسیارەکەین و مناقەشاتی لەسەرەکەین. ئەم هەنگاوەی یەکێتی ئافرەتان بۆ ئەوەیە کتێب بکاتە هاوڕێی هەمیشەیی خانمان. زۆرێک لە کچانی شاری سلەیمانیش بە پەرۆشەوە چوونەتە ناو گروپەکە. بوونی گروپێکی لەم چەشنەش بە گرنگ دەزانن بۆ دروستکردنی تاکێکی خوێنەر و کۆمەڵگایەکی تەندروست. من وەکو بەشداربووی ئەم گروپە بۆ ئەمە هەفتەی 16 مینەکە لەلایەن ڕێکخراوێتی ئافرەتانەوە ئەم گروپی خوێندنەوە بە ناوی لەیلا قاسمەوە بڵێن دروست بووە. زۆر پێویستە مثلەن تاکی کورد بەگشتی خوێنەر بێت. ئەم گروپانە سەرەتایەکە بێت بۆ دروستبوونی هەندێک چۆن ئاڵوگۆڕکردنی بیرروڕا یاخود هەندێک کەس تازە خوێنەرە لە ڕێگەی ئەم گروپانەوە توانێت ئاشناوێ بە هەندێک کتێبیان خود هەندێک ئاشنابوون بە کەسایەتی نووسەرەکان. گروپی لەیلا قاسم زیاتر لە 5 مانگە لەلایەن ڕێکخراوی یەکێتی ئافرەتانی کوردستان دامەزراوە کە هەفتەی جارێک گروپەکە لەسەر خوێندنەوە بۆ کتێبێک کۆ دەبێتەوە. ئەمە جگەلەوەی لەلایەن گروپەکەوە کتێب بۆ ئەو ئافرەتانەش دابین دەکرێت کە بەهۆی باردۆخی ژیانیان توانای کڕینی کتێبیان نییە. دالیا کەمال کوردستان 24 سلێمانی. لە بابەتی خوێنەوە و ئەدەبەوە دێنەوە سەر بابەتی هوەری یاخود بڵین دیزاین و مۆدە کە بە بەشداری چەند دیزاینەری یاریمی کوردستان و عێراق ئیڤنتێکی گەورەی نمایشی جلوبەرێک لە سلێمانی بەڕێوە چوو و سەرپەرشتیاران و دیزاینەرانی ئیڤنتەکەش ئەم جۆرە فستیڤالانە بۆ بەرەو پێشبردننی بواری فاشن لە هەرێمی کوردستان بە گرنگ دەزانن. گەورەترین فیستیڤاڵی فاشن لە کوردستان و عێراق لە شاری سلێمانی دەستی بەکارەکانی کرد. بواری فاشن لە جیهاندا ئێستا گرنگی و تایبەتمەندێتی خۆی هەیە. هەرێمی کوردستانیش هێدی بەرەو ئەو بوارە گرنگە هەنگاو دەنێت کە خەونی چەندین گەنج و لاوی کوردستانە. هەر بۆیە بە بەشداری چەند دیزاینەر و فاشنێک ئەم ئیڤێنتە گەورەیە بەڕێوە چوو. ئامادەکاری بۆ ئەم جۆرە کارانە ماندووبوونی زۆری دەوێت. هەر بۆیە سەرپەرشتیاری ئیڤێنتەکە پێی وایە کە پێویستە شانازی بەم جۆرە ئیڤێنتانەوە بکرێت. بوون بە مۆدێل لە لای کۆمەڵە خەڵکە
ئاسانە بەڵام هەروەک بەڕێستان لە باکستەیج بینیتان تەبعی وەکو ڕاهێنەرە کە چەند هیلاک دەبین بۆ نەمیسم سەڵتم نەمایە ینی نزکەی 3 ڕۆژە بەردەوامی لە پرۆڤ دەکەین بە شێوازێکی پرۆفیشنال ینی بۆ نمونە من وەکو ڕاهێنەرێک هەوڵم داوە وا پیشان بدەم کە مۆدێلەکانی هەولێر هیچ جیاوازێکیان نیە لەگەڵ مۆدێلەکانی دەرەوە باشە تەمان بە شێوازێکی زۆر پرۆفیشنال و ئەکادیمی ئەمە پرۆڤەکانیان پێ دەکەن تەبعی ئەمە شەهادەیان دەدەینێ باشە ئەو شەهادانە بە ئاسان هەموو کەسێک وەرناگری بۆ نمونە ئەگەر ئەو مۆدێلە لە پرۆڤەکانی من دەرنەچیتن لەو شتانێک کە ئەمن دەڵێم دەرنەچی ئەو شەهادەیە وەرناگری. گەنج و لاوی کوردستان هیچیان لە وڵاتانی دیکە کەمتر نییە و دەتوانن لەو بوارانەی کە حەز و خولیایانە پەرەی پێ بدەن. دیزاینەرێکی بەشداری ئیڤێنتەکە خۆشحاڵە بە بەشداریکردنی و بە پاڵپشتێکی زۆر باشی گەنجان و لاوانی دەبینێت. ئەم فستیڤاڵە تێدا جلوبەرگی 26 دیزاینەری ناوخۆی کوردستان و دەرەوەی کوردستان نمایش دەکرێت هەم جلوبەرگی خانمان هەم جلوبەرگی پیاوان و جلوبەرگی کللتوری مۆدرن بە هەمان شێوە نمایش دەکرێت. من وەک خۆم دیزاینەر و جلوبەرگی کوردی ماوەتە کللتوری و دڵنیام کە پاڵپشتێکی زۆر باشە بێ بۆ گەنجان بە تایبەت کە لە ئێستادا بۆری فاشن دیزاین بە تەواتی فرامۆش کراوە ئەتوانین کە چەند ئیڤێنتێکی ئاوارێک بخەین ساڵانە بە ئەوی کە پاڵپشتیان بکەین و وریان پێ بدەین. لە ئیڤێنتەکەدا 26 دیزاینەر لە سلێمانی و هەولێر و دوهۆک و بەشێکی زۆر لە پارێزگاکانی دیکەی عێراق بەشدار بوون و 36 فاشنیش بەشداریان تێدا کردووە. هاوژین جەمال، کوردستان 24 سلێمانی. دوای 5 ڕۆژ لە پێشکەشکردنی چالاکی و هونەری ئەدەبی و فستیڤاڵی نێودەوڵەتی بابل کۆتایی هەت کە تێیدا پێشانگای کتێب و نمایشی شانۆی گۆرانی و چەندین چالاکی دیکەی تیادا ئەنجامدرا. هەروەها کۆمەڵە لە هونەرمەندی گۆرانی بێژی ناوداری عەرەبیش بەشداریان تێدا کرد و بەرهەمەکانیان پێشکەش بە جەماوەری ئامادەبووی عێراقی کرد. دوای 20 ساڵ بۆ یەکەم جار هەزاران کەس ڕوویان لە شانۆی بابلی مێژووی کردەوە بۆ بینینیە و بەرهەمە ئەدەبی و هونەریانەی نمایشکران. بە درێژایی ڕۆژانی فستیڤاڵەکە هونەرمەندانی عەرەبی و عێراقی تیپە میلیەکانی عەرەبی و بیانی بەشداریان کرد و هەروەها نمایشکردنی جلوبەرجی بابلی و میوزیک لەگەڵ کۆمەڵێک چالاکی ڕۆشنبیری و ئەدەبی و هونەری دیکە نمایشکران. ئەم فستیڤالە ڕنگدانەوەی شارستانیەتی عێراقیە. بەوانی تر دەڵێن ئێمە لێرەین و خەریکی ژیانکردنین و دڵمان لە لێدان بەردەوامە. لە ساڵی 1970 لە سەردەمی ڕژێمی پێشوو فستیڤاڵەکە دەستی پێکردووە. ئێستاش کۆشکێکی سەدام لە نزیک ناوچەی شوێنەواری بابل ماوە. لە ساڵی 2002 دوجار بوو فستیڤاڵەکە کرا بەهۆیەوەی دواتر پرۆسەی ئازادی عێراقی بەدواداهات فستیڤاڵەکە وەستێنرا. فستیڤاڵی بابل کەلتوری عێراقی و هونەر بەگشتی پێشانی دەرەوە دەدات. فستیڤاڵی بابلی نێودەوڵەتی لە پێنجشەممەی ڕابردوو دەستی پێکرد و ماوەی 5 ڕۆژ بەردەوام بوو. پێشانگای کتێب، نمایشی شانۆیی، گۆرانی و چەندین چالاکی دیکەی تیادا ئەنجامدرا. ژمارەیەک هونەرمەندی گۆرانی بێژی ناوداری عەرەبیش بەشداریان تێدا کرد و بەرهەمەکانیان پێشکەش بە جەماوەری ئامادەبووی عێراق کرد. هاوکارانمان لە کوردستان 24 بۆ چوونی بەشێکی هاوڵاتیانی سلێمانیان لەبارەی قەڵەوی و کێشی زیادەوە وەرگرتووە. هەڵبەت بەشێکیان پێیان باشە کە هاوڵاتیان ڕۆژانە گرنگی بە خۆراکی تەندروست و وەرزش بن. بەشێکی دیکەشیان ئەڵێن قەڵەوی نەخۆشیە و گرنگیدان بە جەستەیەکی ڕێک گرنگیدانە بە تەندروستێکی باشیش. هەندێکیش ئەگەر یاخود بڵێن کەسانێکیشان ناتوانن خۆیان لە شیرینی و خوارد نەخۆشەکانیش بە دوور بگرن. ئەوانش پێم وانییە کە هیچ قسەیەکیان نەبێت لەسەر قەڵەوی. با بەیەکەوە ڕێی هاوڵاتیان ببینین. گەر هەوڵم باە کێشمدا بەزیێنمیان لەشێکی ڕێکم هەبێ وەزم ئاوای لێ نەعاد ئێستا تقریبان 25 بۆ 30 کیلۆم زیادە. بەڵێ بەخوا بڕۆ بە 35 کێشەی نییە. زیایە کە خۆت باسیەکە هیچ کێشە و گرفتی بۆ دروست کردووی لەڕووی تەندروستیەوە؟ نەوەڵڵا لەخوا بە زیابێ من زۆر مرتاحم لەگەڵیا و هیچ کێشەیەکمانی. کێشە نییە گەر کێشە
زیاتریش بێت سپاس بەخوا هیچ کێشەیەکم نیێنەوەڵ پێویستە گرنگی بێ بە لە شولاری خۆت و بە خواردنیش تەندروست خۆی بەڵام جارجار چڵسیەکەی نێمە پێویستە زۆر گرنگی بێ بە زیاتر سەوزەواتەکان خواردنە تەندروستەکان بۆ ئەم حاڵەتانە باشە باشەکە سمخان خۆت کێش ئێستا چەندێک زیایە کێشم با کێشم دەڵم زیایە 20 زیاتر زیایە بەڵام لە بەردەوامام لە ڕەجیمکردنام ئێستا حالیان زیاتر ئیتیمان بە میوە و سەوزەکانەیەم خواردنەکان خۆم لێ دزیوەتەوە جگەلەوەی کە خواردنی تەندروستە خۆی ئێستا بۆ دابەزاندنی کێشم وەرزشی شەکەیت نەوەڵام مەجای وەرزشم نییەوە ئەمڕۆ دەستم پێ کردو وردەوە ئاوێمە دەروانێ بۆ ئەوەی کە ژیانێکی تەندروست بژیم گرنگی ئێم بە خواردنی تەندروست وەکو خواردنەوەی شیر خواردنی میوە و هەروەها بە شێوەیەکی بەرچاو گرنگیدان بە وەرزشکردن لە هەفتانە ئەمانە هەمویان کاریگەرێکی زۆر باشیان هەیە بۆ لە شولارێک ڕێک و هەروەها بۆ ژیانێکی تەندروست لە پێناوخۆ لە ڕاستیدا بن کێشم لە ئێستا نزیکەی 30 کیلۆ تا 40 کیلۆ کێشی خۆم زیاترە بۆ کارەکەش من ڕۆژانە تەنها لە دەوام یاسایی خۆم زیاتر لە هەژ کاژمێ کارەکەم دواتریش کە دێمەوە بۆ ماڵەوە ڕەنگە 2 سەعاتێکی استراحەت بکەم دووبارە دەستەکەمەوە بە کارکردن سیستەمی ژیانی من وا ڕێکەوتووە ڕەنگە شەوان تا کاژمێر 12 بێکار بکەم باشە لە ڕووی خواردنەوە خواردنی یاسایی ڕۆژانەمانە بەڵام بە هۆکاری ئەوەی کە لە دەوام و لە فەرمانگەکەمانە یعنی کە ئەچین بۆ دەوام مەجبوری خواردنە خێراکان زیاتر بەکارێنین ئەگنا لە ماڵەوە ڕەنگە بتوانانی خواردنکی باشتر بەکاربێنی تۆ ڕەچایەوەت کردووە کە لە شولارێکی ڕێکتە بەیان لە شولارێکی تەندروست وڵی من گرنگی نایە بۆ گوێنێن وەکو خۆم گرنگی بۆ نایە قسەی خەڵکی بۆم گرنگی پێنا ئەوەی کە قسەی خەڵکی بۆت گرنگ نییە گرنگی نای بە لە شولارێت یان لە پێنا ئەوەی کە خۆت بە باشی نازانی و پێ و گرنگ نییە وڵی هەر بۆ خۆم پێم گرنگیگینا بۆ سەحەت وایە ئەڵێم بۆ سەحەت گرنگە بەس بۆ خۆم کێشەم نییە بەپێ ئەو کێشانە خۆت کێشاوە چەندێک بۆ منە لە کێشی خۆ زیاترە کێشت وڵی زۆرە بەڵێ دەبنا ئەوەی کە خواردنی شیرینی و شتیش زۆرە خۆی وەرزشیش ناکەیت وڵی پێشتر ئەم کرد زۆر هەوڵممە بەزیترەوە بوو ناگەیشتمە نەتیجە ئەوەی کە خۆم ئەمەوێ زیرۆ بوو هەر وازم لێنە کێشم تقریبن ئەوانەیە لە شولارێکی ڕێک گرنگە بۆ هەموو ئافرەتێک نەگو ئافرەت بۆ پیاوانیش بەس بەنسبەت ئافرەتەوە چونکە شکڵێکی شێوازێکی جوانە بەخشە بە ئافرەت بوون هەنی دەرئەخا تۆ لە پێناو خۆتا گرنگی بەوای لە شولارێکی ڕێکتەبێ یان لە پێناوەوەی کە خەڵک بڵێ لە شولارێکی ڕێکی هەیە هەڵبەت خۆم چکە زیاترێکم کەس خۆت گرنگی دواتر ڕای خەڵک خۆت ئەگەر مرتاح بیت و سیحەت باش بێت ئیتر بەڕای من خۆت گرنگی بۆەوەی کە ئەو لە شولارە ڕێکەتە بێت تۆ چیەکەی چ شتێ پێڕەوەکەیت خواردنی تەندروست ژەمەکان لە کاتی خۆیان وەرزش وەڵام ڕۆشتن زیاترەکەم نی سەعاتیان سەعاتێک بە تاکید من وەکو خۆم ڕەچاوی خواردنی خۆم کردووە هەوڵی تەواویشم لەگەڵ ئەوەیە داوە کە خواردن و خەو و وەرزشم ڕێک بێت ئەگەر ڕەچایەوەکەی لە شولارێکی ڕێکتەبێ لە پێناو خۆتە لە یان لە پێناوەی کە خەڵک پێ بڵێ لە شولارێکی ڕێکی بێگومان لە پێنا خۆمدا من خۆم کە گرنگی بەجستی خۆم دەم لەبەر خۆم دەم تاوەکو سیحەتی خۆم باش بێت نەخۆش نەکەوم ئیتر ئەوە دەکەوێتە سەر ئەوی تا ئەو مرۆڤ تا چەند سیقەی بەخۆ هەیە کە ئایا لەبەر خەڵک خۆی وا دەکەیان لەبەر خۆی وا دەکات تا چەند خۆی خۆش دەوێت ڕێز لە خۆی دەگرێت ڕێز لە جەستە و یعنی خۆشەویستی و سیقە بخۆینەکەی خۆی دەگرێت ئەوانەی زۆربیان کە قەڵەون تووشی زیاتر نەخۆشی نەبنەوە و لەبەر ئەوە بێت لە شولارێکی ڕێکمانە بێ بۆی تەندروستی دەرکەوین و ئەگەر تەندروستیش بی بۆ نییەکە بۆ خەڵکە بۆ خۆتە ئەگەر لە شولارێکی ڕێک و هەبێت هەمیشە تەندروست باش بن بێگومان تەندروستیتان بەلای ئێمە زۆر گرنگە بۆیە ڕۆژێک تێ ناپەڕێنین لەوەی کە باسی خواردنێکی تەندروستان بۆ بکەین یاخود کێشەیەکی تەندروستی بێت چارەسەرەکانی بێت چونکە هەمانەوێت هەمیشە تەندروست باش بن بۆیە لە پرۆگرامی بەیانی 24دا ڕۆژانە بڕگەیەکی تایبەتمانە بێت کە بڕگەی هۆشیاری تەندروستیە لە بڕگەی ئەم ڕۆژماندا باسی پەیوەندی نێوان قەڵەوی و نەخۆشی شەکراکەین کە لە زۆر کەسدا هەیە و هاوکاریشمان دنیا عادل لە سلێمانیەوە زانیاری زیاترمان پێدەدات بەیەکەوە بینەریە بین.
سڵاتان هەبێت دنیا عادلم لە تەندروستی بەیانی 24 لەگەڵتانم با بزانین پەیوەندی زیادبوونی کێش و کەمبوونەوەی کێش بە نەخۆشی شەکرەوە چییە؟ لە نەخۆشی شەکرا بە هەردوو جۆرەکەی لەش ناتوانێت بە تەواوی گلوکۆز بەکاربێنێت. گلوکۆز سەرچاوی سەرەکی بەرەمێنانی وزەیە لە لەشدا. ئاستی گلوکۆز لە لەشدا ڕێک دەخرێت لەلایەن هۆرمۆنێکەوە کە پێی دەوترێت ئینسۆلین. ئەم هۆرمۆنە لەلایەن پەنکریاسەوە بەرهەم دێت. بەڵام لە نەخۆشی شەکرەی جۆری 1 پەنکریاس ئینسۆلینی پێویست بەرهەم ناهێنێت. بەمەش لە نەخۆشی شەکرەی جۆری 1 ئەگەر چارەسەر نەکرێت و دەست نیشان نەکرێت دەبێتە هۆی دابۆزینی کێش. بە کەڵەکەبوونی گلوکۆز لە خوێندا و نەبوونی ئینسۆلینی پێویست بۆ ڕەوانەکردنی گلوکۆز بۆ خانەکان و بەکارهێنانیان لە ئەنجامدا گورچی لە خۆی لە شەکری بەکارنەهێنرا و ڕزگار دەکات لە ڕێگەی میزەوە. ئەمەش دەبێتە هۆی دابۆزاندنی کێش بەهۆی وشکبوونەوە و نەبوونی وزەی پێویست. هەر بۆیە بەتایبەت لە منداڵاندا هەرچەندە ئارەزوی خواردنیان هەبێت بەپێی پێویست بەڵام بەهۆی نەخۆشی شەکرە لە جۆری 1 کێشیاندا دەبەزێت و لاواز دەبن. بەڵام خەم مەخۆن بە چارەسەرکردن دووبارە کێشیان ئاسایی دەبێتەوە و پێویستە لە خواردنی چێور دوورکەونەوە چونکە بارودۆخەکە خراپتر دەکات. بەڵام لە نەخۆشی شەکرە جۆری 2 ئینسۆلینی پێویست هەیە. لە لەش بەمەش بەرگری بۆ ئینسۆلین هەیە کە ڕێگە بەم هۆرمۆنە نادات گلوکۆز بەکار بێت. هەر بۆیە ئەو منداڵانەی یاخود ئەو گەنجانەی کە کێشیان زۆرە لە مەترسێکی گەورەتردان بۆ نەخۆشی شەکرە لە جۆری 2. بەڵام کۆنتڕۆڵکردنی جۆری 2 نەخۆشی شەکرە لە ڕێگەی وەرزشکردن و بەدەستهێنانی کێشێکی تەندروست و خۆراکی تەندروست دەبێت. واتە لاوازبوون سوودی زۆرە لەم کاتەدا. پێویستە لەم کاتەدا دوور بکەونەوە لەو خواردنانەی ڕێژەیەکی بەرز کالۆریان تێدایە وە گرنگی بدەن بۆ خواردنانەی ڕەشاڵە خۆراکیەکان لە پێکهاتنیاندا هەیە. هەروەها بابەتە سەوزەواتەکان پێویستە ژەمە خۆراکەکەت لە چۆری تێرەوە بگۆڕیت بۆ چۆری ناتێر و دوور بکەوەرەوە لە خواردنی شەکر و شیرینی. هەروەها خۆت بپارێزا لە جگەرەکێشان و مادە کحولیەکان. هەر تەندروست بن. زیاتر گرنگی بە بابەتەکە دەدەین و لێرەش دکتۆرێکی پسپۆر دکتۆر ڕێباز تاهیر عومەرمان لەگەڵا کە پزیشکی پسپۆری خۆراک و چارەسەرکردنی قەڵەویشە. پرسیاری قەڵەوی و هۆکارەکانی یەکەم. دکتۆر بەخێرهاتی و بەیانێکی تەندروست. بەیانی جەنابەت باش، بەیانی بینەران و بیسەرانەکەی بیسوار باش، بە هیوای ڕۆژێکی پڕ تەندروستی بۆ هەمووان. بۆ هیوای زۆر سپاس. دکتۆر با پێش هەموو شتێ کە پێشتریش تۆزێک باسمان کرد بەیەکەوە بەهۆی شەکرەوە تووشی یاخود قەڵەوەبی یاخود نا ئەگەر قەڵەو بووی تووشی شەکرەش ئەبیت. بەڵێ بۆ خۆی قەڵەوی ئێمە با بڵێن لە ئێستادا پێی دەڵێن دایکی هەموو نەخۆشی درێژخایەنەکە. بەبەسمان چیە لەوەدا ئەو کەسانی کە قەڵەون ئەگەری توشبوونیان بە چەندین نەخۆشی درێژخایەن واتە نەخۆشیەکانی سەردەم زۆر زۆر زیاتر دەبێت. بۆ نمونە بابەتی نەخۆشی شەکرە، نەخۆشی بەرزبوون و فشاری خوێن، نەخۆشیەکانی دڵ، نەخۆشیەکانی با بڵێن مێشک بە تایبەت جەڵتەی دڵ و مێشک، ئیتر هەروەها با بڵێن دەرچوون یاخود خزانی بڕبڕەکانی پشت، ئیتر چەندین نەخۆشی تر و چەند زۆرێک لە شەرپەنجە ئەمانە هەمووی بەهۆی قەڵەوبوونی مرۆڤەوە دێت. پێی دەڵێن با بڵێن دەرەنجامەکانی قەڵەوی. واتە بۆ وەڵامدانەوەی جەنابەت شەکرە یەک لە دەرەنجامەکانی قەڵەوبوونی مرۆڤە. نەک بە پێچەوانەوە چونکی ئەوانەی ببرێت تووشی شەکرە دێن زۆربەی کات بە تایبەت جۆری یەکەم کە مناڵانن زیاتر ئەوان زۆربەی زۆریان بۆ خۆیان کێشیانیان کەمە یا کێشێکی ئاساییان هەیە و ئەوانەی جۆری دووەمیشن کەم دەبینن قەڵەو ببن بەڵام بە پێچەوانەوە یان کێشاندا دەبەزێتەوە خۆی دەمێتەوە. ڕاستە. باشە دکتۆر پێش ڕێنمایەک یاخود بڵێن ئەو بابەتی دنیا عادل بۆی باسکردین هاوکارمان پێشەوە ڕای چەند هاوڵاتیەکمان وەرگرت لەسەر کێشی زۆر و چه خۆراکێکە خۆن. جا منەمێ لێرە پرسیار لە تۆ بکەم بەگشتی خەڵکی ئێمە خواردن بۆ تام و چێژ و بۆ خۆشیە خوات یان لەبەر باشیەکەی ئەیخوات؟ ئێمە دەبێ بزانین با بڵێن کۆمەڵگای ئێمە کە بەشێکە لە کۆمەڵگای ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە کۆمەلگایەکی با بڵێن لە ڕووی جوولە و وەرزشەوە بە کۆمەلگاچی چالاکدا نانرێت واتە بە کۆمەلگاچی تا ڕادێک تەمبەڵدا دەنرێت. بەبەسمان چیە ئێمە ڕۆژانە جوولە و وەرزشمان نیە ئەمە یەک دوو بڕێکی زۆر لە خواردن نەخۆین هەروەها زۆری خواردنەکان ئەو خواردانەی دەیخۆین زۆری با بڵێن خواردنێکی تەندروست نییە. بەبەسمان چیە لێرە بە تایبەت ئێمە ئێستا بەرە وەرزی زستانی گۆڕانکاریەک زۆر ڕوو دەدات لەسەر شێواز و جۆری و چەنداتی ئەو خواردانێکە ئێمە دەیخۆین. کەواتە بە فرسەت تێزام لێرەوە ئێمە و بینەرانیش بڵێ چه خۆراکێک تەندروستە بە تایبەت لە وەرزی زستاندا.
جایمە با باسی ئەوە بکەین ئێمە گۆڕانکاریەک ڕوو ئەدا لەسەر خواردنەکانمان بۆچی هۆکاری چیە ئێمە لە زستانان زیاتر قەڵاو ئەبین وەک ئەوی لە هاوین بۆ نمونە بابەتی خواردنمان باس کرد خواردن زۆر گرنگە ئێمە لە زستانان بە سروشتی خۆمان با بڵێن مرۆڤ حەزمان لێیە بەتایبەت لە کۆمەلگاکانی خۆمان زیاتر گرنگی بە خواردنی چەوری ئەدەین نمونە یەکسەر قاز و کەڵەشێر و برنجی کوردی بەڵێ ئەوانە دوورمە بینە کابرا بە شەوانە زوو با بڵێن یاخود درەنجی شەو یا بانیان گەلێک زوو ئەڕوا سەر و پێ ئەخوات ئەمە جگەل لە گۆشت و کەباب و ئیتر با بڵێن تکەی چەور و ئەمانە دوای ئەوە خواردنی ماڵۆشمان بۆ نمونە وەکو جەنابشت باس کرد قازا ئیتر قەل لە ئەو شتانە ئێمە زۆر گرنگی پێدەین بابەتی شیرینی زۆر گرنگی پێدەین شیرینەکانمان زۆر دەبێت بابەتی پاقلاوەیە کونافەیە ئەمە جگەل لەوەی گۆڕانکاری لە شێوازی خواردنەکانشمان ڕوئەدا لەبەر ئەوەی با بڵێن لە ماڵەوەی زیاتر دنیا ساردا چی دەکەین ئەو شەویژی درێژە ژەمێکی تریش زیاد ئەەکەین پێ ئەڵێن شەوچەیە یاخود تالی لێلیش پێ ئەڵێن ئەمە چیەکە کابرا با بڵێن سێ ژەمی خۆیندانی خواردووە بەڵام شەوان پێشی نووسن دەچێت ژەمێکی تریان سوکە ژەمێکیش دەخوا کە ئەمەش هەمووی دەبێت هۆی زۆر وەرگرتنی ئینێرژی وزەیەکە وەریەگرێت کیلۆکالۆری زیاد ئەبێ ئەمەش دەبێت هۆی چی کۆگاکردنی چەوری لە لەش و قەڵەو بوونمان ئەمە جگە لەوەش بۆ خۆی وەرزەکە ساردە کەمتر ئەچینە دەرەوە وەرزشمان نییە یاخود زۆر کەمترە کە جوولەت کەمتر بێت بێگومان ئەگەری توش بوون بە قەڵەو یاخود قەڵەو بوونمان زیاتر دەبێت ئەمە جگەی بیریشمان نەچێت یەک دوو هۆکاری تریش هەیە بابنە هەر بۆ خۆی بە سروشتی مرۆڤ وایە گۆڕانکاریمە بەسەرادێت بابەتی خەومان با بڵێ ئارەزووی خەومان یاخود هۆرمۆنی خەو لە ئینسانان زیاتر دەبێت لەبەرچی لەبەر ئەوەی بابڵێ تیشتی ڕۆژ کەمتر ئەو کاتە شەویش درێژتر بێگومان ئیتر ئێمە زیاتر دەنوین و هەروە بیرمان نەچێت میلاتۆنین هۆرمۆنی با بڵێن خەوی پێ ئەڵێن یاخود هێوربوونەوە ئەوە ئەکە ئارەزوی خواردنمان زیاتر بێت ئێمە جگە لەوەی زیاتر دەخۆی زیاتریش دەخەوین و بیریشمان دێت هۆکارێکی تری زۆر سەرچۆ لە کوردستان من تێبینیم کردووە بابەتی جلوبەرگە واتەمە ئەو جلوبەرکانەی کە لە هاوین دەیپۆشین زۆر جیاوازە لەگەڵ ئەوەی لە زستان تۆ بۆ نمونە لە هاوین با بڵێن بۆ پیاوان تیشێرتێکە یاخود شتێکی خەفی بۆ خانمان هەروە کراسێک شتێک بەڵام کە زستاناندا دێت کراسیەکە ئیتر بۆ نمونە چاکێتێک لەسەریە قەڵەوەکەتی پێ شاریتەوە خەمەدی ئەمە هۆکارێکی زۆر گرنگە وامان لێ دەکات لە زستانان کەمتر خەم لە خۆمان و با بڵێن لە چۆن دێر دەکەوین لە ناو کۆمەلگا ئەمان بۆ ئێمە زۆر گرنگە باشە دکتۆر چه خۆراکێک پێویستە لە زستانانە بمانەوەکو باسی شکر هەموو ئەو خواردنە چەور و خۆشانە هەیە بەڵام ڕێنمایی تۆ چییە بۆ هاوڵاتیان بۆی کە لە زستاندا و هەموو کاتەکانی کەش خۆراکێکی تەندروست واتە خۆراک بۆی کە باشە بیخۆن ئێمە شتێکمانە پێ دەڵێن خۆراکی هاوسەنگی تەندروست بەسمان چیە لێرە هەموو با بڵێن ئێمە سێ جۆری سەرەکی با بڵێن سێ پێکاتی سەرەکی خواردنمان هەیە کە بیتە لە کاربۆهیدرات چەوری لەگەڵ پرۆتین ئێمە نابێت بۆ نمونە زستان بێت هاوین بێت پێکاتێکیان زیاد بکەن لەسەر با بڵێن حیسابی پێکاتەکەیتر بۆ نمونە نابێ من کە زستاندا هات چەوری زیاتر بخۆم بەڵام کاربۆهیدرات و پرۆتین کەمتر بکەم و ئەبێ هەموو هاوسەنگەکەی بپارێزین بەبەستەکە چێ لێرە زیاتر چەوری نەخۆین لە زستانان بە هەمان شێوازی هاوین وەرزەکانی تر چەوریمان با بڵێن بەڕێژەیەکی سەداسی خۆراکەکان نەبێت و هەروەها گرنگی زۆر بە کاربۆهیدرات بدەین لێرەش لە کاربۆهیدرات بابەتی ڕیشاڵەکان زۆر گرنگە بەبەستمان لێرە بابەتی سەوزەیە سەوزە و میوە بەتایبەت سەوزە زۆر گرنگە بیرمان نەچێت پێم خۆشە لەسەر هەموو سفرە و لەسەر هەموو ژەمەکان هەمان بێت سەوزە زۆر گرنگە بەڕاستی چونکی جگە لە ڤیتامینات و با بڵێن ڕیشاڵی زۆری تا و کاربۆهیدراتەکەی زۆرە باشەکەیە بەڵام هۆکارێکشە بۆ دابەزاندنی کێش لەبەر ئەوەی با بڵێن گەدەمان پێی پڕەکەین لە هەمان کاتە هیچ زەڕێکی نییە هیچ کاریگەریەکی خراپی نییە بۆ سەر تەندروستیان بگرە با بڵێن زۆر باشترە و هەروەها کەمکردنەوەی ژەمەکانمان وەکو باسم کرد بابەتی شەوچرا یاخود دادەنیشین شان ئەو شیرینیە دەخۆین دوورکەوینەوە بەتایبەت ئەو میوە وشکانە کە شەکرەکان چەقتر بۆتەوە باشە دکتۆر وەرزشکردن چ کاریگەریەکیە بێ لەسەر تەندروستیمان و لەسەر ڕێگریکردن لە زیادبوونی کێش ئایا ئەشکرێ ئەمەش هەر بیبەستینەوە بۆ پرسیارەکە ئەکرێ خواردنێکی تاو تێر و پڕچەوری و پرۆتین بخۆی بەڵام بڵی من وەرزش ئەەکەم ئێمە لە سەرەتاش باسم کرد دوو گۆڕانکاری زۆر گەورە ڕوئەدا لە وەرزستان بابەتی مانەوەمان لە ماڵەوە کەم جوولە و کەم وەرزشکردنمان و لەگەڵ بابەتی با بڵێن زۆری خواردنمان زەمە بێن بتوانین هاوسەنگی بپارێزین لە بینە زۆر گرنگ دەبێت بەڵام تۆ ناکرێت بە کەیفی خۆت دابنیشی خواردن بخۆی
چەوری و شیرینی و هەموو شتێک و لەو لای بڵێ وەڵام من وەرزش دەکەم دەبێت تۆ خواردنەکەت هاوسنگ بێک و باسمان کرد خواردنێکی تەندروست بێت بڕێکی باشی پرۆتین و کاربۆهیدراتی تابێت لەگەڵ بڕێکی کەمی چەوری بەڵام لە هەمان کاتدا دەبێت وەرزش بکەیت وەرزش زۆر گرنگە بۆیە من ڕێنماییم وایە تکایە ئەگەر ناتوانێت لە دەرەوە بۆ نمونە زۆربەی با بڵێن خانمان و بەڕێزەکان کە باسان کرد لە سلێمانیەوە وەرتان گرت زۆری باسی ڕۆشتنیان ئەکرد بابەتی ڕۆشتن ئێمە لە زستانان زۆر کەمتر دەبێتن وە بەڵام تو ئەتوانی ئەو وەرزشانەی لە ماڵەوە ئەتوانی بیکەی و با بڵێن شتێکی پراکتیکە ئەتوانی ئەوە بکەیت بۆ نمونە بەتایبەت بۆ هەمووان و بەتایبەتریش بۆ خانمان دەتوانن بابەتی زومبا ساڵسا هەر هیچ نەبیان پەرچەی کورداری خۆمان لە ماڵەوە بیکات بۆ چەند خولەکێک ینی کەم بۆ 20 خولەک زۆر گرنگە ئێمە زۆربەی ئەمە لە ڕووی دەرونیشەوە بێکومان گرنگی ئاسوودەیەکی زۆر باش ئەداتە مرۆڤ بیرمانەچێت هاژە خان زستان هەتا هۆرمۆنەکانمان دەگۆڕێ دەبینیت با بڵێن جە و خودمودت لە زستانان زەوقت لە زستانان زۆر خۆش نییە وەکو هاوینان ئەمەش لەبەر گۆڕانکاری با بڵێن کەش و هەوایە و بابەتی هەورە بینینی هەور لەگەڵ با بڵێن کەمی تیشکی خۆر ئەمانە هەمووی کاریگەری ئەبێت لەسەر با بڵێن میزاج و لەسەر با بڵێن مودمان بۆیە کە تۆ وەرزش ئەەکەی بێگومان هۆرمۆناتی با بڵێن خۆشیت زیاتر دەبێت و هەروەها کە لەگەڵ وەرزشکردن چێشت پەیدا دەبەزێت بۆیە من پێم باشە ئەگەر هیچت پێ ناکرێت ناتوانانی بچێ جیم و بچێ هۆڵەکانی وەرزش ئەتوانی خۆ لە ماڵەوە وەرزشی زۆر سانە بکەیت بە گروپ پێم زۆر باشە زۆربەی کات نەخۆشەکان بە تایبەت خانمانوانی دێن سەردانمان دەکەن پێیان دەڵێن بابەتی زومبا شایی کوردەواری یاخود هەر وەرزش یاخود پاسکیلێک کتێب بۆ نمونە لە ماڵەوە یاخود ترێدمیل واتە ئامێری ڕاکردنی ماڵەوە ئەمانە هەمووی بە هۆکار دادەنێن بۆ وەرزشکردنێکی باش بۆ دابەزاندنی کێش باشە دکتۆر زۆر جار خانمان ئەڵێن وەرزشی چی بکەم من لە ماڵەوە لە بەیانیەوەتە ئەوارە خەریکی کارکردن و ئیشی ناوماڵ و ئەمە بۆ نمونە توانین بڵێن جی ئەواگرێتەوە بۆ ئەوەی ڕازگۆ بین نەخێرزی ناگرێتەوە چونکی وەرزش پێناسەکەی ئەوەیە دەڵێت چالەکێکی پلان بۆ داڕێژراوە واتە تۆ دەبێ پلانی بۆ دابنیت کاتی بۆ دابنیت دوایەوە چۆن بڵێ مەرجی خۆی هەیە وەرزش بەڵام جوولەی ڕۆژانە باشە تا ڕادێک بەڵام بە هیچ شێوازێک جێگرەوەی وەرزشکردن نییە چونکە ئێمە زۆر ڕۆژانە کە نەخۆش دێتە لامە بە تایبەت خانمان دەڵێت دکتۆر من لە بەیانیەوەتە ئێوارە جوولە ئەکەم چێش لێ ئەنێم خەریکی مناڵەکانم دەڕۆمە سەرەوە دێمە خوارە دەسمە دەرەوە دێمەوە ژوورەوە بەڵام پێی دەڵێم تکایە ئەوە گرنگە بەڵام جێگەی وەرزش بە هیچ جۆرێک ناگرێتەوە واتە بۆ ئەوی ڕوونی بکەینەوە ئەمە نابێتە هۆی دابەزاندنی کێشی مرۆڤ باشە دکتۆر ئەوترێ هەنێک میوە ئەبێتە هۆی زیادبوونی کێشی جەستە ئێوەش بەردەوام جەخت لەواکەنەوە سەوزۆ میوەکان بخورێ کام میوانن کە وا لە مرۆڤەکات قەڵەو بن کێشیان زیاد بکات وە کام میوانش بخۆن باشترە من جەختم لەسەر سەوزە کردەوە زۆر گرنگە میوە بەپێی دوایین تێژینەوەکان بۆ مرۆڤێکی با بڵێن پێگەیشت و گەورە زۆر گرنگە ڕۆژانە دوو میوە زیاتر نەخوا ئەو پەڕی ئەگەر بارستایی لەشی زۆر بێ دەتوانێت سێ میوە ئەو با بڵێمە شێوازێکی گشتی باز دەکەین بۆی میوە بە هەموو جۆرەکانی ئەوە زۆر باش نییە بە ئیتر هەر جۆرێکە هەنارە پرتەقاڵە سێوە بخوا هەتا دوودانە گرنگە لە بەرەو ڤیتامینیتە ڕیشاڵیتە ئەمە ئینکار ناکرێت بە هیچ جۆرێک بەڵام لە هەمان کاتە میوە دێچێتە گروپی شەکرەکان ئەگەر چی شەکرێکی سروشتیە بەڵام لە کۆتاییدا ئەگەر زۆر پڕێکی زۆری لێ بخۆی بە تایبەتی زستانان وەکۆی خۆمان دەیخۆین ئەمان خراپە و بیریشمان نەچێت میوە بە چەند جۆرێک دەخورێت تواتوانی بە فرێشی بیخۆی ئەتوانی بە وشک کراوە کە ئەمیان زۆر خراپە لەبەر ئەوەی ئاوەکەی لێ ڕۆیوە ئەوی ماتەوە تەنیا زۆربەی زۆری بەشەکەی شەکرە دەتوانین میوە بە با بڵێن بە جیراوە وەکو خۆشاو یاخود شەربەت بیخۆین ئەمەش هەر وەک ئەو نییە تۆ بە فرێشی بیخۆی واتوانانی میوە با بڵێن هەندێک جار وەکو چێشتش بۆ منە قەیسی دەکرێت ئیتر یاخود با بڵێن وەکو قوتو کراو بەڵام لە هەمووی گرنگتر و لە هەمی باشتر کام میوەیە ئەو میوەیە کە بە فرێشی بە تازایی تۆ دەیخۆیت ڕۆژانە پێم باشە دوو میوە زیاتر بە هیچ جۆرێک نەخورێت لەبەرچی لەبەر ئەگە زیاتر بخۆین هەر جۆرە میوەیەک بێت دەبێتە هۆی قەڵەوبوونمان باشە دکتۆر ئەزانین ئێستا زۆربەی خەڵک وایە جاوەڵاگر برنج نەخۆم وەکوە هیچم نەخوارد بێ یاخود ئەگەر لە هەفتەیەکە کەم خێزان هەیە ژەمێک برنج و گۆشتی نەبێت باشە نەخواردنی ئەم دوو خواردنە یاخود ئەکرێ مرۆڤ خۆی ڕابێنێ لەسەرەوەی کەنەی خوارد و لە کاتێکا خەڵکی ژەسە زۆر کیتۆ کار لە کیتۆیاڵە
برنج مەخۆ پێم وابێ بەڵامە بێ ینی ئاسایی ئەگەر گۆشت و چاوری بخۆی جا بە زانیاری زیاترمان بەرە لەسەرەوە ئێمە بۆ خۆی با بڵێن باسی خواردنێکی هاوسەنگی تەندروستمان کرد باسی کیتۆمان نەکرد لەبەرەوەی کیتۆ بیرمان نەچێ خواردنێکی هاوسەنگ نییە واتە باڵانس نییە لە نێوان ئەو سێ پێکاتەی کە باسمان کرد بابەتی چەوریە پرۆتینات و کاربۆهیدراتە ئێمەی باسمان کرد بابەتی تو هاوڕانی لەگەڵ کیتۆ مەبەستەکە ئەوە نی ئامن هاوڕامیان هاوڕانی بە پێچوان ئێمە بۆ هەندێک نەخۆش کیتوان بۆ دادنن بە پێ ئارەزوی بەپی کەسەکان بە پێ کەسەکان ئەگەر بەڵام کە بۆ کۆمەلگا قسە ئەەکەم بابەتی کیتوان پێ ناڵێن ئێمە بابەتی خواردنی چاوسەنگی پێ دەڵێن واتە گرنگی بە هەموو پێکاتەکان بدەین بابەتی برنجیش دەتوانێت بیخواسی کێشەیەکمان نییە بەڵام لێرە زیادە ڕۆیی ناکات بۆ نمونە نەخۆش دێتە لام دەڵێ دوکتۆر من سێژەمە برنجم بدێ ئەی خۆم دیاخود دەڵێ من بەنانەوە نەبێ من ناتوانم برنج بخۆم لێرە پێی ئەڵێ بیخۆ کێشە نییە بەڵام بۆ نمونە ڕۆژانە یەک جار بیخۆ یان کەدەی خۆی بەنانەوە مەخۆ یان کەدەی خۆی تکایە بۆ نمونە ئێمە کە با بڵێن حسابات بۆ نەخۆشەکە ئەەکەین بۆ نمونە 5 مڵاکیان 8 مڵک زیاتر مەخۆ ئەمە بۆ ئەگەر تۆ زیاترت خوارد بە هەمان شێواز دەبێتە هۆی قەڵەبوونی مرۆڤ بۆ وەڵامدانەوەی بابەتی کیتۆ بێگومان لێرە کیتۆ شتێکە زۆر جیاواز لە خواردنی هاوسەنگ لێرە کیتۆ تۆ دەبێ بابەتی کاربۆهیدراتەکان نزیکەوە لە 5% یاخود 0 واتە ئەوانەی نیشاستەی تایە بابەتی شەکرەکان بابەتی میوەکان بەگشتی دەبێت زۆر دوورکەوێت لەوەی لەوێنە بابەتی کیتۆ 160 بۆ هەفتای تۆ چەوری لەگەڵ ڕۆن و دۆنگ ئیتر زەیت ئەمانە هەمووی با بڵێن بابەتی کیتۆیە کیتۆ خەڵکی بەوا تێگەیشتۆ واتە گۆشت کیتۆ لە لای ئێمە لە ڕووی زانستی واتە گۆشت نییە کیتۆ واتە چەوری 160 بۆ هەفتای تۆ دەبێت ڕۆژانە چەوری بخۆی دونگ دەخۆی ڕۆن دەخۆی زەیت دەخۆی هەر شتێک ئەخۆی قەیماغە خۆی ئەمە هەمووی ڕێگە پێدراوە لە بابەتی کیتۆ باشە دکتۆرە بێ هەر کەسێک ویستی دەست بکا بە کیتۆ بە ئارەزووی خۆی بێ یاخود پێویستی بە ڕاوێژی دکتۆرە نەخێر بێگومان بە هیچ زۆرێک نابێت بە تایبەت ئەوانە نەخۆشی دڵیان هەیە ئەوانەی فشاری خوێنیان هەیە ئەوانەی چەوری خوێنیان بەرزە یاخود چەند شتێکی تر بە هیچ زۆرێک پێم باش نییە باشە کێش دابەزان لە ڕێگەی کیتۆ باشتر یاخود وەرزشکردن یاخود چ ڕێگەی هەمان شێواز دەبەستێتە سەر ئەو کەسە چونکی کە دێتە لە ئێمە با بڵێن ڕاوێژکارێکی تەواوی خۆراکی بۆ دەکەین بزانین پێکاتەی لەشی چۆنە ئیتر ڕێژەی قەڵەویەکەی چۆنە چ خواردنێکی ئەو ئارەزوی لێیە ئیتر پاش ڕاوێژکاریەکی تەواو لەگەڵ ئێمجا دەگەینە قەنەعەت کام جۆرە خواردنی بۆ هەڵبژێرین بەڵام بیرمان نەچێت لە کیتۆ بێ یاخود خواردنێکی هاوسەنگ بێ بابەتی وەرزشکردن زۆر پێویستە ئەبێت وەرزش بکە بە تایبەت ئەوانە کیتۆ ئەگەر وەرزش نەکە ڕۆژانە لایەنی کەمبۆنی و کاتژمێر وەرزشێکی زۆر باش ئەمە ناگاتە قۆناغی کیتۆ باشە دکتۆر ڕۆژانە لە ڕێگەی سوشیال میدیا بەگشتیەوە چەندین گروپ و پیج هەیە کە باسی چۆنێتی کێش دابەزاندن دەکات ڕێنمایی تۆ چیە بۆ کەسانەی کە بۆ نمونە ڕەچاوی ئەو ڕێنمایە ناکەن یاخود دوای ئەو پیج و شوێن و لایەناناکەون کە پیانە وترێ بەم جۆرە کێشت دابەزێنە یاخود لەگەڵەوەشە هەندێک دەرمان بەکارێنن ڕێنمایی تۆ چی بۆن بەداخەواژە خەم بەڕاستی ئێمە ڕۆژانە باڵە قوربانیانی ئەو پیج و بەداخەوە پیجە سەختانە یاخود ئەو کەسانەی کە خۆیان کردوتە لێزان لە بواری خۆراکەوە بەداخۆی ئێمە ڕۆژانە قوربانیەکانیان دەبینین ڕۆژانە دەبێ بۆیان چارەی بکەین هەڵەکانی ئەوان زۆر گرنگە لێرە تکایە بۆ خەڵکی ئێمە بزانێت کە بابەتی خۆراک بابەتێکی هەستیارە هەروەکو هەموو زانستەکانی تری پزیشکی تۆ چۆن بابەتی فشاری خوێنت بەرز دەبێت بچێت لە پزیشکی پسپۆر نەخۆشی دڵت دەبێت بچێت لە دکتۆری دڵ بە هەمان شێواز تۆ قەڵاوی بیرمان نەچێت قەڵاوی نەخۆشیە هیچ عیبێتیانە ئەگەر تۆ قەڵاوی دەبێت سەردانی پزیشکی پسپۆری خۆراک بکەیت نابێت پشت بە پیجەکان ببەستی لەبەر ئەوەی بەڕاستی ئەوان نەزانستی دەجوولێنەوە نە ئەو دەرمانانەیە کە دەیدەن و هەمومان لە بیرمانە بەداخەوە بەهۆی مردنی چەند کەسێک لە وڵاتە و هەروەها کاریگەری زۆری تیا لەبەر کەس نازان ئەو دەرمانانە چیتیایە بەداخۆ زۆربەی بە کوالیتی کۆنتترۆل نایە زۆربەی قاچاغا بۆیە من ڕێمای وایە تکا دەبێت پزیشکی پسپۆری خۆراک ببینێت دەبێت هەڵسەنگاندنێکی تەواوی خۆراکیت بۆ بکات ئێمە هاژە خان زۆر زار دەبینێ ئەو کەسە بۆ نمونە چێشی هیچ عیبینی ئەو هاتەمەشای ئەەکەی یاخود کە دەست سەر میزان با بڵێن قەپانی ئاسایی بەڵام ئێمە کە ئامێری پێشکەوتومانێت بۆ یەک دەدەینەوە بۆ نمونە دەبینم چەوری زۆر زیاترە کێشە هەیە لە ماسوولکەی ئێمە لێرە ناهاوسەنگیەک ڕووی داوە ئەمە پلانی تایبەتی بۆ دادنێن بۆی من ڕێنمایی وایە تکایە لانی خۆراک زۆر بابەتێکی گرنگ و هەستیارە دەبێت لە ژێر ڕێنمایی سەرپەرشتی پزیشکی پسپۆری خۆراکەوە دەست پێ بکەن باش زۆر سپاس دکتۆر ڕێباز تاهیر عومەر کە ئەمڕۆ لەگەڵمان بووی میوانی پرۆگرامی
بەیانی 24 دووبارە بەخێر هات. زۆر سپاس. زیاتر لە 8 وڵات لە چوارچەوەی لووتکەی کەشوهەوا بڕیاریان ناکە میکانیزمێک دابنێن بۆ کەمکردنەوەی گازی میسان و بە ڕێژەی لە 100 تاوەکو ساڵی 2030. هەروەها لە بەیاننامەیەکی هاوبەشی زیاتر لە 100 سەرکردەی جیهانیش بەڵێنیاندا تا ساڵی 2030 کۆتایی بە شێواندنی دارستانەکان و وەتێکدان و شکانی بهێنن و 90 ملیارد دلار بۆ بەرهێنان بکەن بۆ پاراستن و ئاوەدانکردنەوەی دارستانەکانی چونکەزانین زۆربەی زۆری دارستانەکان ئەم ساڵ بە تایبەت بەهۆی ئاگرکەوتنەوە لە ناوچوون. زیاتر لە 8 وڵات لە چوارچەوەی لووتکەی کوب 26 بۆ کەشوهەوا بڕیاریاندا میکانیزمێک دابنێن بۆ کەمکردنەوەی گازی میسان بە ڕێژەی 130 تاوەکو ساڵی 2030. هەروەها لە بەیاننامەیەکی هاوبەشدا زیاتر لە 100 سەرکردەی جیهان بەڵێنیاندا تا ساڵی 2030 کۆتایی بە شێواندنی دارستانەکان و تێکدانی وشکانی بهێن و 19 ملیارد دلار و بەرهێنان بکەن بۆ پاراستن و ئاوەدانکردنەوەی دارستانەکان. بەیاننامەکە لە پەراوێزی لووتکەی کەشوهەوای گلاسکۆ ئامادە کرا و لەلایەن ئەو وڵاتانەوە پشتگیری کرا کە 185 دارستانەکانی جیهان پێک دێنن. شارەزایانی بواری ژینگە و دارستانەکان وێڕای پێشوازیکردنیان لە پەیمانەکە هۆشداریان داوە کە پەیماننامەی پێشووی ساڵی 2014 وەکو پێویست نەیتوانیوە ڕێگری لە شێواندن و لە ناوبردنی دارستانەکان بکات و پێویستە وڵاتان پابندی پەیمانەکەیان بن. ئەم پابندبوونە ڕۆژێک دوای ئەوە دەیە کە ئەنتۆنیۆ گۆتێرس سکرتێری گشتی نەتەوە یەکگرتووەکان داوای لە 120 سەرکردە و هەزاران نوێنەر و چاودێری وڵاتان کرد کە بۆ ماوەی 2 هەفتە لە گلاسکۆ کۆ ببنەوە بۆ ڕزگارکردنی مرۆڤایەتی. گۆتێریس گوتی بەسە خۆمان بە کاربۆن بکوژین. هەروەها لە میانی کردنەوەی لووتکەی باڵای کوب 26دا سکرتێری گشتی نەتەوە یەکگرتووەکان ڕایگەیاند دەبێت دەست هەڵگرین لە مامەڵەکردن لەگەڵ سروشت بەم جۆرەی هەسارەی زەوی تەوالی تێک بێت. گوتیشی ئەگەر دۆخی کەشوهەوا بەم شێوەیە بڕوات بە دەستی خۆمان هەسارەکەمان تووشی وێرانکاری و سووتان دەکەین و بەویست و دەستی خۆمان گۆڕ بۆ خۆمان هەڵدەکەنین. هاوکات بۆریس جۆنسن کە وڵاتەکەی میوانداری کۆنفرانسەکەی کردووە هۆشداریدا و گوتی ئەگەر کۆنفرانسەکە دوای تێپەڕینی 6 ساڵ بەسەر ڕێکەوتنی کەشوهەوای پاریس شکست بهێنێت دۆخەکە بە تەواوی لە کۆنتڕۆڵ دەردەچێت. بەڵام لە نیشانەیەکی نەرێنیدا هەفتەی ڕابردوو وڵاتانی G20 کە سەرەکیترین و گەورەترین وڵاتانی ئابووری جیهان و نزیکەی 180 گەشەی ئابووری جیهانی پێکدێنن نەیانتوانی لەسەر بەروارێک ڕێک بکەون بۆ کەمکردنەوەی گازی کاربۆن کە پێشبینی کراوە تاوەکو ساڵی 2060 بە ڕێژەیەکی زۆر زیاتر بەرگە هەوای زەوی داپۆشێت. ئەمە لە کاتێکدایە چین بە گەورەترین وڵات لە بەرهەمێنانی ئەو گازە دادەندرێت بەهۆی بەکارهێنانی خەڵوز و چەند مادەیەکی دیکەی زیان بەخش و دەردانی پاشماوە زیان بەخشەکانی لە پیشەسازیەکانی زیاتر بووە. بەڵام سەرۆکی چین لە لووتکەی کەشوهەوای کوب 26 کە لە گلاسکۆ لە سکۆتلەند بەڕێوە چوو ئامادە نەبوو. لە شاری بۆکانی ڕۆژهەڵاتی کوردستان ڕۆژنامەنووسێکی ژینگە دۆست حوشەی ماڵەکەی خۆی کردوتە گوڵخانێکی گەورە کە لەم گوڵخانەیە خوڵین لەم شوێنەیە کە پڕە لە گوڵ 2500 گوڵدان هەیە کە 280 گوڵ ڕۆکی جۆرا و جۆریان تێە. کە لە دەرگای ماڵەکەی دەچیتە ژوورەوە حوشەیەکی پڕ لە گوڵ دەبینیت. لەم حوشە پڕگوڵەدا ئەمیر ئیزەردوستی ڕۆژنامەنووس ڕۆژانە لە کاتی بێکاریدا سەرقاڵی خزمەتکردنی گوڵەکانیەتی. ئەمیر زیاتر لە 2500 گوڵدانی لەو حوشەیە هەیە کە 280 جۆر گوڵ و ڕووەکی جۆراوجۆری تێدا چاندون و هەر خۆی خزمەتیان دەکات. ئەم کارەش وەک حەزێکی تاکەکەسی بۆ گوڵ و سروشت ئەنجام دەدات. دوای خودای گەورە و مەزن علاقەم بە چەندین شت هەیە. ئەوەڵیان دەتوانم بڵم خانەوادەکەمە، دووەمیان شغڵ و کارەکەمە ڕۆژنامەوانی و هەواڵنێری بە شدەت عاشقی نووسینم
بە شدت عاشقی قەڵەمەکەم عاشقی میکرۆفۆنەکەم عاشقی دووربینەکەمم هەر وەکو خۆت وەکو هاوکارانی بەڕێزت و لە دوای ئەوەدا عاشقی گوڵ و جیا و سەرسەوزی و ژینگەم. ئەمیر هەفتەی 2 جار گوڵەکانی ئاو دەدات ئەوەشی لەبەر چاوە کە لەو دۆخە کەم ئاوی و وشکە ساڵیەی ڕۆژهەڵاتی کوردستان و ناوچەکەی گرتووەتەوە پاراستنی ئەم گوڵانە نابێ ببێتە هۆی بەفیڕۆدانی ئاو خۆی دەڵێ ئاودانی هەموو گوڵەکان بەقەت دووشێکی گەرما و ئاوی ناوێ پێشی وایە بوونی ئەو گوڵانە بوونەتە هۆی ئەوەی هەست بە تێپەڕینی تەمەن نەکات و بە گەنجی بمێنێتەوە. سەرسەوزی جوانی دێنێ بە نەزەری من یعنی من هەر ڕۆژێکە ئەو گوڵانە دەبینم هەر ڕۆژێکە ئەو سەرسەوزیە دەبینم ئیحساس دەکەم چەند ساڵ جوانتر دەبمەوە هەر ئەوەیە کە ئەلان دەتوانم بڵم چون تا ماوەیەکی دیکە دەبما احتماڵەن خاوەنەوە هەر ئەوەیە کە جوانترین بابە گەورەی کوردم بەو گوڵانەوە دەژیم بۆیە بۆ هەر ئاواز جوان ماومەتەوە هەر ئاواز سەری حاڵ ماومەتەوە دوای ئەوەی کە چوار منداڵم هەیە بووکم هەیە گوڵ ئەو خاصیەتی هەیە کە ئێکسیری جوانیە. ئەمیر نایەوێت لە ڕێگەی ئەم باخچەی دروستی کردووە قازانجی دەست بکەوێت بەڵام هیوادارە بتوانێ بۆ کاری ڕاگەیاندن بەکاری بهێنێت وەک خۆی دەڵێ بەنیازە کەسایەتیە سیاسی ئەدەبی وەرزشی و چالاکە مەدەنیەکانی ناوچەکە بانگێشتی باخچەکەی بکات و ئەو گوڵخانەیە بکاتە ستۆدیۆیەک بۆ پێکهێنانی گفتوگوی ڕۆژنامەوانی لەگەڵ ئەم کەسایەتیانە. کامیل بۆکانی کوردستان 24. بێگومان ئەگەر هەر یەک لە ئێمە ئێستا بزانین و زۆر بەقوڵی کە زۆر بەمان نەزانین بەڵام بەقوڵی بزانین ژینگە وەزەوی لە چ دۆخێکی مەترسیداردایە هەر یەکێکمان لە جێ خۆمانەوە بین بە ژینگە دۆستێکی سەرساخت چونکە ئەو قەتیزبوونی گەرمایی کە ئێستا زەوی گرتوتەوە ئەگەر بێت و تا 2030 بەشێکی زۆریشی چارەسەر بکرێ ئەنجا بە پێی لێکۆڵینەوەکان و بە پێی توێژینەوە و هەموو ئەو زانیاریانەی کە ئێستا بەردەستە و تەواو توێژینەوەیان بۆ کردووە گەرما یاخود تێکچوونی کەشوها ئەبێتە هۆی لە ناوچوونی زیاتر لە 8 ملیۆن کەس ئینشاڵڵا ئەوە نابێت بتوانین هەریەک لە ئێمە لە ڕێی خۆمانەوە ژینگە دۆستێکی باش بین. بابەتەکانی ئەمڕۆی بەیانی 24 هەمومان چڕ کردەوە لە تەندروستی و لە وەرزش و ئەدەب و هونەر و ژینگەدا. بعد دووبارە بابەتێکی گرنگیدانە هەر بە تەندروستی کە بۆی جەستێکی تەندروست و باشترمان هەبێ خولێکی وەرزشی یۆگا بۆ ئافرەتانی کەرتی غەزەی فەڵەستین کراوەتەوە ئەمە لە غەزە کە نەخۆشی شێرپەنجیان تێپەڕاندووە وەک خۆشیانەڵێن لە ڕێگەی ئەو وەرزشەوە بەشێکی خەمەکان لە بیر خۆیانەبنەوە و گرنگیش بە تەندروستیانەدەن. نەخۆشی نەتەنێ ئێشالاشە بەلکو باندۆراوێ لەسەر دەروونێ مەزنە ji vir jî gotina navdar hatiye ku jê dera praniya nexweşiyan derûnî ye çawa eger ew nexweşî kanser be. Li Xezaya Felestînê projeyeke taybet bi jinên pêketiyên kanserê hate damezrandin da ku êş û derdên derûnî sivik bikin biriya werzişa yogayê. Şîreta nojdaran ji bo nexweşên kanserê ku divê bihêz bin û derûna wan aram be da ku bikaribin di qonaxên zehmetên wê nexweşî re derbas bin û xwara girbin. لعبة اليوغا ممتعة جدا تعطيني راحة نفسية. یۆگا دەرونیا من ئارام دکە و بەرەوانیا لاشێ من خورد دکە و بەهێژی دکە. دەما ئەز یۆگا دکەم هەست بە چالاکیە دکەم. ئەس کاری ماڵاخوا بە شیانەکە زێدەتر دکەم. تەواهیە ڕۆژێ ئەس دڵخۆش و ئارام دبم. Rêveberava projeyê balê dikişîne vê çînê û çawayaneya wan kar li ser aliyê derûnî dike zêdetir ji aliyê cesteyî da ku nexweş bi pêş bikevin. مەژن پێکەتین پەنجەشێرە هەلبژارتنش بەرکۆ ئێشە نەخۆشیاوان زێدەیە
پەنجەشێر نەخۆشیەکی زەحمەتە لەو ماژی مەبریا یۆگا و ڕاهێنانên هەناسەدانا تەندروست ئالیکاریە وان کرد داکۆ ئارام بن و ڕەوشە خوا قبول بکەن و دەرونیە وانجی ئارام ببە. دوو بەشێن یۆگا هەنا ئالیە دەرونی ئەو ژی دەما مرۆڤ ji مادەیە ئازاد دەبە و ئالیە پراکتیکی ئەو ژی ڕاهێنانên لاشن و بە ئاوایەک سەرەکە بالێ دەکشینن لەسەر شێوازە ڕاستە هەناسەدانێ. کوردستان 24 بێگومان مەبەستمان بێت هیچ شتێک مەحاڵ نییە هەستاوەتە ئەو کەسانەی کە چارەسەری دەرونیان وەرگرتووە دوایەوەی کە لە نەخۆشی شێرپەنجە چاک بوونەتەوە ئەوە تا بوونەتەوە بە کەسێکی تەندروست. ئینشاءالله هەرگیز دەرتان نەبێ هەرگیز دەروونێکی خراپتان نەبێ بێگومان ئەتوانن لە ڕێگەی وەرزشکردن یاخود یۆگا بێ هەر شتێک بێ کە دڵ و دەروونمان ئاسوودە بکە ببینە خاوەن تەندروستێکی باش. پرۆگرامی بەیانی 24م پێشکەشکردن دووبارەی لەمەوە لە تەندروستی باشدا بمێنن و کاتێکی خۆش ماڵەوە.